دەڕۆینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکە باسی بابەتێکی زۆر گرنگەکەین. خاتونێک بە ناوی ساندرێن تریدیا کە خاتونێکی فەڕەنسیە. ئەم خاتونە بۆ ماوەیەکی زۆرە سەردانی کوردستان دەکا و سەرسامی خۆی دەڕبڕیەوە بە کللتور و زمانی کوردی و ئەم خاتونە توانێتی لە ماوەی سەردانکردنیدا فێری زمانی کوردی بێ بە شێوازێکی زۆر باش، هەروەها توانێتی دوو کتێب وەربگێڕێتە سەر زمانی فەڕەنسی. جا هەر لەسەر ئەم بابەتە ئاکام لە ستۆدیۆ ئەمڕۆ میوانە و لەسەر ئەم بابەتە گفتوگوی زیاترەکەین چکە بەڕاستی بابەتەکەی جێی پرسیارە چۆن بڕیاریاوە بێتە کوردستان، چۆن سەرەتاگوێی لەوە بووە کە کورد هەیە و ڕووداوەکان لەسەر خەڵکی کوردستان. سڵاو لێ بە خاتوو ساندرن، بەخێر بێ. خاتون بیانیت باش. سپاس لە ستۆدیۆ لەگەڵمانای. ئێستا چۆنی؟ سلااو بۆ هەموو کوردستان زۆر سپاس زۆر هەم ینی تۆ سترێسە بەڵام بەڵام پێم خۆشە ئەمڕۆ با لەوە دەست پێ بکەین کەی بوو یەکەم جارگوێبیستی زمانی کوردی بوو یاخۆ دەربارەی کورد و هاتیتە کوردستان. ینی من کە ینی دەستم پێ کردووە بە خوێندنی زمانی کوردی لە 1970 بوو و یەکەم جار کە هاتم بۆ کوردستان لە 93 بوو. ئەوە یەکەم جار و لە شاری سلەیمانی بوو. ئەزمونێکی چۆن بوو؟ ئەزمونێکی زۆر خۆش بوو، ینی پێشوازی زۆر پێشوازیکردنی کوردی زۆر عەزیمە، ینی شتێکی لە ناو خزانی کورد بووم و شوکری خان دایکی زۆر زۆر مهرەبان بوو بۆ من و بەڕاستی ببورن یادگاری زۆر خۆشە بوو من، ینی وەکو فامیلی بوو. بەڵێ خاتون چۆن سەرەتا فێری زمانی کوردی بووی؟ قورس نەبوو یان چی وای لێ کردی؟ چ پاڵنەرێکە بوو، چ هۆکارێکە بوو کە تۆ فێری زمانی کوردی بیت؟ ینی من فەڕەنسیم و جەزائیریم، ینی باوکم جەزائیری بوو، دایکم فەڕەنسیە و من ئەمزانی چوون بۆ ئازانگۆ بۆ ئەوەی زمانی باوکم فەر بوو. زمانی عەرەبی جەزانی؟ بەدەخەوە باش نازانم، من بۆیە چوون بۆ زانکۆ لە شتاونۆ کە ئەمەویست زمانی باوکم فێر بم و لاوە ینی فەرسی فێر بووم، عەرەبی و ئەلاوەی کوردی ئەبوو و ینی زیاتر کوردی فێر بووم. کوردیەکەت باشترە وەک لە زمانەکانی تر غەیرە فەڕەنسی؟ فارسی ینی کوردی باشترە. ئێستا وابزانم ینی کوردەکەم زۆر باش نییە، بەڵام وابزانم بەلا فەرسی باشترە. بەڵێ کام ینی من ینی وام ناز ئازانی ینی جێگای کوردی ئەوەنە گەورە ببێ لە ژیانم، ینی کە من زۆر گەنج بووم، ینی کە چوون بۆ زانکۆ و سەرەتای ژیانە، ینی ینی هەموو ڕۆژێک جێگای زمانی کوردی گەورە بوو و ینی ژیانم ینی گۆراوە. سەرەتا کە هاتیتە کوردستان کللتوری کوردی و بینی، چۆن کللتوری کوردی و بەلاوە چۆن بوو؟ خۆشەویست چ شتێکی کللتوری کوردی و زۆر بەلاوە جوانە؟ زۆر جوان و شتێکی بۆ من پێم سایر بوو، ینی مەسەڵەن من لە ناو خزانی کورد بووم و شوکری خان کە زۆر کەسێکی زۆر پاک بوو، زۆر خۆش بوو لەگەڵ من و مەسەڵەن شوکری خان ینی ناچوو بوو مەدرسە و نایتوانی بخوێنی، بەڵام ئایتوانی شێر بخوێنێتەوە، ینی ئەوە بۆ من پێم سایر بوو کە لە ناو ئێمە لە فەرەنسا ینی شێر شتێکی تایبەتە، ینی شتێکی دەڵێن بۆ خەڵکی کە چوو بۆ مەدرسە چوو بۆ زانکۆ، ینی شتێکی زۆر ڕێرە، ینی جێگای شێر بۆ من زۆر پێم سایر بوو، بۆم ینی خەک لەگەڵ شێر دەژێ، ینی پەخچەی ژیانە ئەوە جوانە. باشە خاتون، ئەوەندەی ئێمە بزانین تۆ ناوێکی کوردی شتەیە یاخود بڵێن ناوێکی کوردی شتەیە ئەگەر پێمان بڵێ بۆ ئێمە بۆ بینەرانی؟ ئەوە شتێکی من زۆر قسەم ینی کسالە کەسەر ناکەم، ئەوە شتێکی ینی چیرۆکی درێژە و کە هاتم یەکەمین جار کە ناوەکەم ساندرین تۆزی قۆرسە بۆ ئێرە، ناوی کوردیم هەبوو و شارمن بوو و کە من
شارم دەکەم زۆر ینی باش بوو ینی داگونجێ لەگەل سروشتی مەبەست لە ژیانی سروشتی خۆت شەرمنی بەڵێ هەر بۆیەش ئەو ناویان لێنای هەروەکە نێمکە من بۆ کە من لێرا بووم بەڵێ کەس ینی بە ناوی شەرمن ینی بەنگم بەنگیاندام منی زۆر باشە شەرمتەوە بوو. تۆ زمانی کوردی ئەزانی بەڵام زمانی کوردیەکە زۆر باشە کە توانای ئەو هەبێت کە بتوانانی کتێبێکی کوردی وەربگەڕێتە سەر کتێبێکی فەڕەنسی بیکەیتە سەر زمانی فەڕەنسی. بەڵێ ینی بەڵێ ئەوە ئیشێکی زۆر ینی قورسە زۆر ئیشی داوێ زۆر هاول داوێ بۆ من کە ینی زمانی کوردی زمانی دایکم نییە پێویستم بە فەرهەنگ و بە مەسەڵەن کتێبی کەک بەختیار عەلی تەرجمەم کردووە لە کوردیەوە تا فەڕەنسی و ئەو ئیشێکی بەڕاستی دوور و درێژ بوو ینی 2 ساڵ و نیو دەخایاند دو ساڵ و نیو و 9,000 ساعتی ئیش تەنها بۆ یەک کتێب باشە تەنها بۆ یەک کتێب. ئەو کتێبە ناوی چی بۆ ناوی دوهەمین هەناری دنیا. بەڵێ دوهەمین هەناری بەختیار عەلی. بەڵێ بۆ ئەو کتێبە لە سەرەتاوە یعنی سەرنجی ڕاکێشایت ئەوە ینی پوبلیشەر ئەوە پوبلیشەر پەیوەندی ینی پەیوەندی کردم وتی تۆ هەز دەکەی ینی یاتوانی و وتم بە ینی بۆ من وەکو چالنج بوو لەبەرەوە زۆر قورس بوو بەڵام زۆر ئەو بەختیار عەلی ینی وەکو پێشکەش بوو ینی ئەو تەرجەمە ئەو وەرگێرانی. باشە خاتون وەرگێڕانی ئەم بەرهەمەی نووسەر بەختیار عەلی لە فەڕەنسا کاردانەوەی چۆن بوو مەبەستم خوێنەرانی فەڕەنسی چ کاردانەوەیکیانە بوو کە تۆ ئەم کتێبەت وەرگێڕاوەتە سەر زمانی فەڕەنسی. پێیان خۆش بوو ینی کە شتێکی زۆر دەگمانە لەوێ پێیان خۆش بوو ینی چەند لە ئارتیکل و لە ڕۆژنامە هەبوو ینی پێشوازی خۆش بوو پێشوازی پێشواژێکی باش بەڵام بەدەخەوە ینی خەڵکی فەڕەنسی زۆر باش نانی ئەبێ وشای لەستا ئاگان لە کاڵچەری کوردی نیە لە ڕووداوانی کە بەسەر کورتاتۆ مەبەست بەڵێ شارازان بەڵام لەسەر ئەدەبی زۆر شارازان ینی ئەبێ شتێکی ئەبێ تەرجمەکەتر هەبێ و یارمەتی و لە هیچ کەسێک وەرگرتووە بۆ وەرگێڕانی کتێبەکە کە پرسیارم هەبوو بەڵێ چەند ڕافیکم هەیە لەوێ و لێرە چونکە هەندێ وشە هەیە لە کاتی وەرگێڕانە ئەندێ وشە ئەندێ حتا مەسەڵەن بۆ ناوی گۆران هەبوو گۆرانی هەبوو و من بەڵێ ینی بۆ شتێکی زۆر تایبەت بەڵێ پێویستم بە یارمەتی بوو. باشە خاتون بێزگە لەم بەرهەمەی بەختیار عەلی هیچ بەرهەمێکی تری کوردیت وەرگێڕاوەتە سەر زمانی فەڕەنسی؟ من چەند شێعر وەرم گرتووە و ئێستا خەریکی تەرجمەکردنی شێعری کاک هەرێبوار سیوایلی دکتۆر هەرێبوار سیوایلی زمانی عەشق زمانی ئەنفال. بەڵێ سەرەتا کاتێکە خوێنتەوە کتێبە کوردیەکانە خوێندەوە بۆچی بڕیارە کتێبێکی بەختیار عەلی هەڵبژێری چونکە چەندین و سەری بەتوانای تریشمان هەیە. ڕاستە من زۆر هەزم لە ستایلی بەختیار عەلی ینی وەکو لە ماڵ بووم ینی کار ینی ئەچمە لە ناو کتێبی بەختیاری من ینی لەگەڵ ستایلی من دەگونجێ منی بەراحەتم ئەو زۆر گرینگە ستایلی فراوان و جیاواز دنیا و ستایلی شو من باشم ینی ئەو ستایل شتێکی بۆ من زۆر گرینگە و جار بەجار ینی ستایلی نووسەر لەگەڵ من ناگونجێ نەرێ ینی جوان و باش و خراپە نا بەس ینی کۆمپاتیبیلیتی نییە لەگەڵ تێگە و من چەند پرۆژەکانی دیکەم هەیە نووسارەکانی دیکە خەڵکی زۆربایان خەڵکی سولەیمانین بەڵام ئێستا کە شتێکی تۆزێ نوێنی نا بەڵام
زۆر کسانەکەم بەڵام دووسێ کتێبم هەیە لە پرۆژەی داهاتوو پرۆژەی هەداهاتوو و نووسەرە سولەیمانی بە زۆر یعنی بەڵێ زۆر باشە هیچ پرۆژێکی هەیە کە کتێبێکی فەڕەنسی ڕۆمانێکی فەڕەنسی وەربگێڕیتە سەر زمانی کوردی من ینی پێم ناکرێ تەرجمەکردن لە فەرەنسیەوە تا کوردیەوە واتە تەنها چێ کوردی بۆ زمانی فەڕەنسی بکەیت لەبەرەوەی زمانی دایکم فەرەنسیە و من باش ینی ئەتوانم بنووسم بە فەرەنسی بۆ ینی ئەبێ کە تەرجمە دەکەی ئەبێ زمانی کە دەنووسی بێت زمانی خۆت بێت ئەگەر نا ئیشی ینی باش سەر نەکەوتوو بێ بۆ من بەس لە زمانی ینی کوردی و بۆ زمانی خۆم تەرجمە دەکەم ینی لەم باشە ئاکەم هەر ئێستم بپرسم بە بۆرم هەر جارێکیتە کوردستان بەردەوام بەر ئەم دیمەنە جوانانی کوردستان ئەەکەی بەر کللتوری جیاوازی کوردستان ئەەکەی واو لێ ئەکا کە خۆت کتێبێکی جیاواز بنووسی لەسەر کوردستان کاتێکیتە کوردستان بەردەوام کللتوری کوردی ئەبینی و دیمەنە جوانەکانی کوردستان ئەبینی خۆت دەتەوێ وەکو نووسەرێک کتێبێک بنووسی لەسەر کوردستان دەیاگەم ئەزانی چی من حەزم لە سێبارە ینی هیچ شتێکم لە سێبارە ینی وەرگەر دیار نییە و ب من زۆر باشە کە زۆر باش دەگونجی لەگەر واتە دەبێت نەناسراو سەر شتێکی ینی ئیشێکی دیکایە سەر شتێکی دیکایە و بەڵێ ئێستا باش ئێمە دوا پرسیارە لەکەین خاتون دوا پەیامە چییە بۆ ئێمە بۆ بینەرانی پرۆگرامی بیانی کوردستان نیوز پێمان بڵێ بەردەوام بێ زۆر سپاس بۆ مهرەبانیتان تۆڕستی ئەی ئەکرێ خاتون پێشەوە هەر بە فەڕەنسی بڵیت بینەری پرۆگرامی بیانی کوردستان نیوز بن بە فەڕەنسی بە فەڕەنسی ئەبێ بە فەڕەنسی بینەری پرۆگرامی ئێمە بن ناتوانین ئاساییە دەستخۆش دەستخۆش سپاس لە ستۆدیۆ لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆیوانی ئێمە بووین ببوورە بۆ کوردی کوردە دووکەلەکەم زۆر سپاس بۆ تۆ لەگەڵ سترێس و یارمەتی نەدا بەڵام زۆر زۆر سپاس زۆر باش دووبارە بەخێر بیت ئەرکە کێشە